توی هاوڵاتیە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورک لە باکووری کوردستان بەردەوامە و بە پێی دوایین زانیاری ناوخۆییەکان لە ناوچەی مردین ئۆمەریان لە دەوروبەری گوندی تەڵات یەکەیەکی شاراوەی دوژمن هەیە و جوڵەی فڕۆکە لەو ناوچەیە لە ئێستادا زۆرە. پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن موەکیلەکەیان ڕێبەر ئۆجەلان ببینن داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی کۆماری لە بورسا و پەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. بە هەمان شێوە بە مەبەستی دیدار لەگەڵ عومەر خەیری کۆنار حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاشیش کە لە ئیمراڵی زیندانی کراون داواکاری بەرزکرایەوە. داواکاریەکە لەلایەن پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا سۆزان ئاکیپا ئیبراهیم بیلمە چەنگی زیۆرەکلی و ئامران ئەمەکچیەوە پێشکەشکرا. ڕۆلف گۆسنەر پارێزەر و مامۆستا لە زانکۆی بریمن لە ئەڵمانیا بەرامبەر گۆشەگیری ئیمراڵی کاردانەوەی نیشاندا و ڕێخنەی لە هەڵویستی دامەزراوە ئەوروپایەکانی سەبارەت بە کێشەی کورد دەربڕی و داوای گرتنەبەری ڕێکاری جدی لەو بارەیەوە کرد. دکتۆر ڕۆلف گۆسنەر دەڵێت دەوڵەتی تورکیا دان بە یاساکانی ئیمراڵیدان نانێت. جێ ئاماژەیە گۆسنەر یەکێک لەو کەسانەی واژۆی لەسەر ئەو نامەیە کردووە کە بۆ CPT نێردراوە. هەروەها گۆسنەر کەمپەینی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ کێشەی کورد زۆر گرنگ ناوزەت دەکات. لە درێژە گۆسنەر دەڵێ CPT وەڵامی تۆڕی پشتیوانی ئەڵمانی داوەتەوە. وەڵامەکە ئەوە دەردەخات کە CPT چاودێری دۆخی بەڕێز ئۆجەلان و زیندانیانی دیکەی زیندانی ئیمراڵی دەکات پێویستە پەیڕەوی لێ بکرێت چونکە دۆخی زیندانیانی ئیمراڵی و هەموو زیندانیانی تورکیا بۆتە بەشێک لە کێشەی کورد. هەر لەبەر ئەم هۆکارەش وەڵامی CPT تا ئێستا جێگەی ڕەزامەندی نییە. دوایین سەردانی CPT بۆ ئیمراڵی لە مانگی ئەیلولی 2022 دا بووە. 2 ساڵ تێپەڕیوە. هیچ شتێکی باش لە ڕووی گۆشەگیریەوە ڕووی نەداوە بگرا دۆخەکە خراپتریش وە. ئەمەش ئەوە دەردەخات کە CPT ئوروپا ئەرکی خۆی جێبەجێ ناکات. تورکیا ئەندامی ئەنجومەنی ئوروپایە و ڕێککەوتنامەی ئوروپی بۆ مافەکانی مرۆڤ واژوو کردووە. لە ڕێککەوتنامەکانی مافی مرۆڤدا ئەشکەنجەدان و کردەوەی نامرۆڤانە ڕەت دەکرێنەوە. بەڵام لە تورکیا پێشلکاری جدی هەیە و ئەم پێشلکاریانە سیستەماتیکن. هەروەها ئەمەش ئەندامێتی تورکیا لە ئەنجومەنی ئوروپا دەکاتە بابەتی گفتوگۆ. لە تورکیا زیندانیەکان بۆ ماوەی ساڵانێک لە یەک ژووردا دەهێڵڕێنەوە. نمونێ ئەمەش بەڕێز ئۆجەلانە کۆبوونەوە و سەردانی پارێزەران و ئەندامانی بنەماڵە ساڵانێکە بە شێوەیەکی نایاسایی بلۆکراوە. تورکیا بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئوروپا جێبەجێ ناکا. هەروەها گۆسنێر دەڵێ داوامان لە CPT کرد کە ئەرکی خۆی جێبەجێ بکات بە تایبەت لە دۆسیەی بەڕێز ئۆجەلاندا. CPT ئوروپا مافی ئەوەی هەیە کە بێ سنوور سەردانی زیندانەکان بکات. مافی ئەوەی هەیە لەگەڵ زیندانیان قسە بکات. سەرەڕای ئەوەی کە CPT ئەرکی ئەوەی لەسەرشانە کە دەرفەتی باش بڕەخسێنێت بەڵام بەداخەوە ئەرکەکانی خۆی جێبەجێ ناکا. لێرەدا پرسیار دێتە ئاراوە ئایا CPT و ئەنجومەنی ئوروپا ئەوەندا فشاریان خستوتە سەر تورکیا بۆ ئەوەی ڕێو شوێنی پێویست لە دژی پێشلکردنی مافەکانی مرۆڤ و ئەشکەنجەدان لە ئیمراڵی و زیندانەکانی تری تورکیا بگرێتە بەر یان نا. ئێستا کاتیەوەیە تورکیا ڕوبەڕووی لێکەوتەی ڕاستەقینەی بێتەوە لە بەرامبەر پێشلکاریە یاسایەکانیدا. پێویستە ڕێکارەکانی جێبەجێکردنی سزاکان و ڕێو شوێنەکانی جێبەجێکردن لە دژی تورکیا بخرێتە بواری جێبەجێکردنەوە. وەک چۆن لە چالاکیەکانی ئوکرایندا لە دژی رووسیا ڕێکارەکانیان دەست پێ کرد. پێویستە هەمان ڕێکار لە دژی تورکیا دەست پێ بکرێت. هەروەها گۆسنەر دەڵێت دەتوانن ئەندامەتی تورکیا لە ئەنجومەنی ئوروپا ڕابردن. بە پێی زانیاریەکان بەیانی ئەمڕۆ دەوڵەتی داگیرکەری تورک لە ڕێگەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانەوە بنکەیەکی سەربازی لە چیای کازوان لە کانتۆنی جەزیرە بردومان کردووە. ئاماژە بەوەش کراوە بەهۆی بردومانەکەی دەوڵەتی تورکەوە بنکە سەربازیەکە تەنها زیانی بەرکەوتەوە هیچ زیانێکی گیانی دوای خۆیدا نهێناوە ینی زیانی مادی هەبووە. بەتەنیا جێگەی ئاماژەیە دەوڵەتی داگیرکەری تورک لە ڕۆژاوا و باشووری کوردستان بەردەوامە لە ئەنجامدانی چەندین جۆری پێشلکاری و دەستڕێژی بۆ سەر هاوڵاتیان مەدەنی کە خۆیان دەبینەوە لە بردومان و تۆپبارانکردن و لەشکەرکێشی سەربازی و دامەزراندنی بنکەی سەربازی و هەروەها ڕفاندن و کوشتن و تاڵانکردنی ماڵی هاوڵاتیان.
لە ڕاگەیاندراوێکدا فەرماندەی یەکینەکانی بەرخۆدانی شنگال یەبەشە ناسنامەی شەهیدێکی بە ناوی دەمهات عەرەب ڕاگەیاند. لە ڕاگەیاندراوەکەی یەبەشە ئاماژەی بەوە کردووە کە هەواڵمان دەمهات وەک گەنجێکی عەرەب هەوڵێکی زۆری لە پێناوهێنانەدی و چەسپاندنی نەتەوەی دیموکراتیک خستووەتە گەڕ. فەرماندەییەکە باسی لەوەش کردووە لە ڕۆژی بەشداربوونیەوە تا ئەو ڕۆژەی شەهید بووە هەر ئەرک و بەرپرسیارەتێکی پێسپێردرابوو بە بێ دوودڵی ئەرکەکانی بە سەرکەوتویی ڕاپەڕاندووە. شەهید بوونی هەواڵ دەمهات کۆستێکی گەورە بووە بۆ گەلەکەمان. لە کۆتاییشدا فەرماندەی یەبەشە سەرخۆشی لە بنەماڵەی شەهید دەمهات عەرەب کردووە و بەڵێنی دووپات کردوێتەوە کە ڕێگەی درێژە پێدەدەن و ئاواتەکانی لەبارەی شنگالی خۆبەڕێوەبەر و ئازاد بهێنەتی و گۆڕ بە تێکۆشان ببورن بدەن و خەونەکانی بە سەرکەوتن تاجدار بکەن. عەلی خدر زاهیر عەبدوڵڵا بە نازناوی دەمهات عەرەب لە 2 ئابی 2024 لە بەحراوە شەهید بووە. جنگاوەرانی ئازادی کوردستان ماک لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کردووە 4 ئاب جنگاوەرانیان لە گەڤەر لە بەرامبەر بنکەی پۆلیسی 75 یل چالاکیان ئەنجامداوە. جنگاوەران بە نارنجۆک و چەکی دەستی بە شێوەی کاریگەر بینایی بنکەکە و بەشی پشکنینیان کردووەتە ئاماج. ماک ئەوەشی خستووەتە ڕوو لە ئەنجامی نارنجۆکەکان و دەستڕێژی گولەدا دەرکەوتووە. بیناکان زیانی زۆریان بەرکەوتووە و لایەنی کەم 2 داگیرکەریش بریندار بوون. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە کە جنگاوەران لە شوێنەکە کشانەوە و داگیرکەران بۆ ماوەیەکی زۆر بە ناوچەکەدا سوڕاونەتەوە و کوژاریان خستووەتە سەر گەل. ماک باسی لەوەش کردووە کە بەو چالاکییان بەرەو پێشوازی ساڵیادی هەڵمەتی مێژووی 15 ئاب ڕۆشتون و ئەوەی خستووەتە ڕوو ڕۆژڕۆژی بینینی ڕێبەراپە و کوردستانی ئازادەوەرن هەمومان پێکەوە لەو شەڕەدا بەشدار بین و خیانەت و داگیرکاری لە کوردستان بکەینە دەرەوە. لە دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک چالاکوانان و وڵات پارێزان لەسەر بانگەوازی ناو برلین و ئەنجومەنی ژنانی دەستان لە بەردەم وزارەتی دەرەوەی ئەڵمانیا گرتبوونەوە. بەر لە چالاکیەکە شەندێکی ناو برلین دۆسیەکیان ڕادستی بەرپرسانی وزارەتی دەرەوەی ئەڵمانیا کرد کە کۆمەڵێک داواکاری لەخۆ گرت بوو. دواتریش لە چالاکیەکەدا وتار پێشکەشکرا و باس لەوە کرا کە دەوڵەتی تورک لە 15 حوزەیرانی 2024ەوە لە باشووری کوردستان هێرشی نوێی سەربازی ئەنجامەدات کە ئەنجامی دەوڵەتی تورک لەو هێرشانە ئەوەیە کە بە شێوەیەکی درێژخایەن کوردستان داگیر بکات. لەگەڵەوەش داوا لە کۆمەڵگەی نێو دەوڵەتی کرا لە بەرامبەر و هێرشانە بوەستێتەوە ڕێکار بگرێتە بەر و لە دژی هێرشکاریەکانی دەوڵەتی تورکی فاشیست بکەونەخۆ و هەوڵەکانیان بخەنە گەڕ. هەروەها لەسەر ناوی یانگ ستراگێلیش وتارێک پێشکەش کرا و تیایدا ڕاگەیەندرا کە دەوڵەتانی وەک ئەمریکا و ئەڵمانیا پشتیوانی لە سیاسەتە داگیرکاریەکانی تورکیا دەکەن و ئەوەش خڕایە ڕوو کە هێرشەکان ناتوانن بەرخۆدانی گەل تێک بشکێنن. لە کاتی چالاکیەکەدا ژمارەیەکی زۆر بڵاو کراوە لەسەر بابەتەکان دابشکرا. دواتر چالاکیەکە باوتنەوەی چەند دروشمەیەک کۆتایی هات. ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکی داگیرکرد فراوانتر دەبێت و مامۆستایان هەڵویست و ناڕەزایەتی خۆیان نیشاندا و دەڵێن ئەم داگیرکاریەی سەر خاکی باشووری کوردستان ڕەوانیە و پێویستە حکوومەتی هەرێم و عێراق هەڵویستیان هەبێت. داگیرکاری لەسەر کوردستان من کە ئەڵێم کوردستانی گەورە ئەڵێمە چوار پارێزی کوردستان لە زووەوەم بەردەوامە لەلایەن ئەم شۆبینیانەوە ئێران و تورکیا و سووریا و عێراقەوە بە ئێستەیشەوە دیار لە حکوومەتی تورکیاش یەکێک لەو حکوومەتە دەڕەندانە و حکوومەتە پیسانەی کە ئەیانەوێت داگیرکاری کوردستان بەردەوام بێت لەسەردەستی ئەوان. لە ڕاستیە چەند حکوومەتی عێراق و چەند حکوومەتی کوردستان ملزەمن بۆ ئەوەی ئەم داگیرکاریە بەردەوام نەبێ و ڕێگری لەم داگیرکاریە بکەن. ئەوەندەیش چالاکوانانی بواری مەدەنی بە هەموو بوارەکانیەوە چی لە ئاستی خوێندکاران لاوان ژنان مامۆستایان هەموو توێنە توێژەکانی کۆمەڵگەی مەدەنی هەڵوێستان هەبێ بەرامبەر ئەم داگیرکاریە بۆستنەوە ئەوە هەرگێکی نیشتیمانی نەتەوەییە بۆ هەمومان. هێنانناوەی هەر دەسڵاتێکە هەر حکوومەتێک بۆ ناو خاکی هەرێمی کوردستانی دانا ئەەکەین کارێکی نەخوازراوە بە هیچ شێوازێک وەرکراونی. یەکەم جار بڵاوکردنەوەی ئاگایی لە قۆناغەکانی سەرەتا هەنگاوێکی گرنگە بۆ خەڵک چونکە بەشێکی خەڵکی ئاگایی نیە لە ڕاستیە دەستی داگیرکەر هاتە ناوەڵاتەوە بە هیچ شێوازەیەک بە ئاسانی ئەو دەسە ناچێتە دەرەوە. بۆیە ئەو دەسە سەرەتا ئەبێ بە ئاگرێکی گەرم ئەو دەسە بکشێنتە دواوە هەموو تاگەکانی ئەو کۆمەڵگا بە تایبەتی لە ناو کووردا
خەڵک بە شێوازێک پرچەکەی ناخی پرچەکەی کە دژی ئەو تاگیرکاری بوەسێتەوە چ بە دارچاندن بێ چ بە ئاگادارکردنەوە بێ چ بە دژایەتیکردن بێ لە ڕێی سۆشیال میدیاوە بە هەر شێوازێک ئەکرێ ئێمە بتوانین دژی ئەو داگیرکاریە بوەسینەوە و هەنگاوێکی گرنگەکە ئەو دەستە ببڕینەوە کە دێتە ناومانەوە کە دووبارەکی لە نێومانە ئەچێنێت کە وڵاتمان داگیرەکە کە دارەکانە بڕێتەوە. ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە لە مۆنۆمنتی شەهیدانی سیروان بە دانانی تاجە گوڵینە لەسەر وێنەی شەهیدەکان یادی 38 ساڵەی تاوانی بیناسوتاوەکەی شارەدەی سیروانیان کردەوە. کۆمەڵی خەڵکی ئەم دەبەرە کە لەم بینایە ژیانیان بەسرە برد لە دوایەوەی ڕاگۆستنی ئالادیەکانیان ڕاگۆزران هاتنە ناو شارچکەی سیروان. دیارە لێرە هەم بەشێک بوو لە نانە و ژیانیان لە ئەنجامی بردومان تۆپ بەر ئەم بینا ئەکەوێت و تۆپێک و زیاتر لە 200 هاوڵاتی شەهید دەبن کە بەداخەوە تراژیدیای شەهید بوونەکەیان بە شێوازێکە بێمەرگە ساتەکە کە سوتەمەنی لە ناوم بینا بێت سوودەمەنی ماڵەکان خۆیان ئەبێتە هۆی تەقینەوە و شەهید بوونەکەیان بە جۆرێک لە شێوازی سووتان ئابێ. ئەمڕۆ دوای 38 ساڵ ئێمە قەدەرەکانی هەڵەبجەیەک بە دوایەکە ئەجێڕینەوە بەداخەوە هەمیشە بێ ئێمە لە 13 و 4 و 26 4 و بە 5 و 16 هەموو میادانە تا ئاگاتە 6 کۆمەڵێ مەرگەساتن یەک لە دوایەک مانگێک نییە لە دەبەری شارەزور و هەورامان و هەڵەبجە مەرگەساتێکی تیا یاد نەکەینەوە. ئەمڕۆژ لە شارچکەی سیروان یادی ئەو مەرگەساتە بەرز ڕاگرین. هەڵەبجە 1150 ئەنفالی هەیە. بابەتی قەرەبوو ئەوە کەیسێکە لە بینی حکومەتی عێراقی حکومەتی هێرێما بە بەداخەوە هەتا ئەو لێکتێگەنیشتنە تەواوە لە نێوان حکومەتی عێراقی و حکومەتی هێرێما نەگاتە ئاسیکی باڵا. دەستەی دادوەری هەڵبژارنەکان لە ئەنجومەنی دادوەری عێراق سەبارەت بە هەڵبژاردنەوەی سێ حیزبی کوردی لە عێراق و هەرێمی کوردستان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. بە پێی ڕاگەیاندراوەکە ئەنجومەنی دادوەری بڕیاری داوە بە هەڵوەشاندنەوەی هەریەک لە تەفگەری ئازادی کوردستان، حیزبی ئازادی دیموکراتی ئیزەتی و هەروەها حیزبی بەرەی تێکۆشانی دیموکراتی. بە پێی بڕیارەکەی ئەنجومەنی دادوەری بارگاکانی وسی حیزبات دادەخرێن و دەست بەسەر کەلوپەلو داراییاندا دەگیرێت. دەستەی دادوەری هەڵبژاردن پاساوی ئەو بڕیارەی بۆ هەڵوەشاندنەوەی ئەو سێ حیزبە گەڕاندووەتەوە بۆ ئەوەی کە گوایە و حیزبانە لە ڕووی دارایی و سیاسی و ڕێخستنەوە پەیوەندیان بە حیزبی دەرەوەی عێراق هەیە و لەلایەن هێزێکی دەرەکیەوە ئاراستە دەکرێن کە مەبەستی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە. هەروەها ئەنجومەنی دادوەری دەڵێت بە پێی بڕگەی یەکەم و دووم لە مادەی 25 یاسای حیزبە سیاسیەکان لە ژمارە 36 ساڵی 2015دا بڕیارەکەیان دەرکردووە. ئەم بڕیارەی ئەنجومەنی دادوەری عێراق لە دوای ئەو ڕێککەوتنانە دێن کە ئەم ساڵ دەوڵەتی تورک و عێراق لە ڕووی سیاسی و سەربازیەوە لەسەری ڕێککەوتون. بۆیە بە بڕوای چاودێرانی سیاسی ئەم بڕیارەش لە ژێر ڕۆشنایی ئەو ڕێککەوتنانە دەرچووە. علی فەزۆڵاش ڕۆڤەکاری سیاسی لەبارەی وادەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق و هەوڵەکانی حکوومەت لەو بارەوە بەم جۆرە بۆ میدیا ناوخۆیەکانی عێراق دەدوێت. علی فەزۆڵا ڕایگەیان حکوومەت خەریکە وادەی کۆتایی دانوستانەکان لەگەڵ هاوپەیمانان دەخاتە ڕوو. هەروەها ڕێککەوتنێکی سەرەتایی ڕانەگەیەندراو هەیە ببورن بۆ ئەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی تا کۆتایی مانگی حوزەیرانی 2025 عێراق بەجێ بهێڵن. ئاماژەی بەوەش کردووە ململانێ نێودەوڵەتیەکان زۆر فراوان بوو حکوومەتی عێراقیش بە دوای دەرفەتێکدا دەگەڕێت بۆ کۆتایی هێنان بە بوونی هێزەکانی ئەمریکا لە وڵاتەکەیدا. جێ ئاماژەیە دوایەوەی ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەبی سیاسی حەماس لە ئێران کوژرا لە ناوچەکە مەترسی شەڕ کرایەوە لە وەڵامدا ئێران کار لەسەر بە ئامانجکردنی ئیسرائیل دەکات بە شێوەیە کە زیانێکی زۆری پێبگەێنێت. لە شارۆچکەی حەدیسەوە دوو موشک ئاراستەی بنکەی سەربازی عین ئەسەدی تایبەت بە هێزی هاوپەیمانان کراوە لە پارێزگای ئەنبار. بەڵام هیچ کام لە موشەکەکان ئامانجەکەیان نەپێکاوە. میدیای عێراقی بڵاوی کردوتەوە لە ئێستادا هێزە ئەمنیەکانی ناوچەکە بە دوای شوێنی ئاراستەکردنی موشەکەکاندا دەگەڕێن. لەم پەیوەندیەدا لەبارەی برینداربوونی 5 سەربازی ئەمریکی لە بنکەی سەربازی عین ئەسەد کۆشکی سپی بڵاوی کردوتەوە بە ڕێگای خۆمان و لەو شوێنەی خۆمان دیاری دەکەین وڵاممان دەبێت
وەزیرانی بەرگری ئەمریکا و ئیسرائیلیش ڕایانگەیان هەر هێرشێک بکرێتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق دۆخەکە ئاڵۆزتر دەکات. جێ ئاماژەیە هێرشەکە لەلایەن گروپێک بە ناوی سەریون شۆڕشگێڕان لە ئەستۆ گیراوە و خۆیان بە بەشێک لە مقاومەی ئیسلامی لە عێراق ناساندووە. بەڕێزان دەچینە ئێران. ڕەزا ڕسایی لە دەست بەسەرکراوانی سەرهەڵدانی ژنجیان ئازادی لە زیندانی دیزلاوای کرماشان لە سێدارە درراوە. جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی ئەو بەندکراوە سیاسیە بەبێ ئاگادارکردنەوەی بنەماڵە و پارێزەرەکەی بووە و مافی ئەوەشیان پێ نەدراوە بۆ دوایین جار چاوی بە بنەماڵەکەی بکەوێت. بەرپرسانی زیندان لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بنەماڵەی ڕساییان لە جێبەجێکردنی سزای ئەو بەندکراوە سیاسی ئاگادار کردوێتەوە و ڕێگریان کردووە لە گواستنەوەی تەرمەکەی بۆ شاری سەحنە و هەر لە شاری کرماشان تەرمەکە لەژێر چاودێری چڕی هێزە ئەمنیەکان لە گۆڕستانی مینەعاباد بە خاک سپێردراوە. هەژدەی تشرینی دووەمی ساڵی 2022 هاوکات لەگەڵ سەرهەڵدانی ژنجیان ئازادی مەراسمی یادکردنەوەی گیان لە دەستانی سید خەلیل عالی نژاد لە کەسایەتیە دیارەکانی یارسانەکان لە سەحنە بەڕێوچوو. بەڵام مەراسمەکە گۆڕدرا بۆ خۆپیشاندان لە دژی کوژرانی ژینە ئەمینی و گرژی لە نێوان بەشداربووانی مەراسمەکە و هێز ئەمنیەکان هاتە ئاراوە و ئەوە بۆ هۆی بەردەوامی خۆپیشاندان لەو شارە بۆ ماوەی چەند ڕۆژ. ڕۆژی دواتر هەواڵی کوژرانی نادر بەیرامی سەرۆکی ئیسلاحاتی سوپای پاسداران لە سەحنە بڵاو کرایەوە و ڕۆژی 24 تشرینی دووەم ڕەزا ڕسایی لە بەشداربووانی مەراسمەکە لە شەهریاری پارێزگای تاران دەستگیر کرا و گواسترایەوە بۆ شاری سەحنەی کرماشان و تۆمەتی کوشتنی ئەو ئەفسەرە هەواڵگیریەی سوپای پاسدارانی خراپە پاڵ. جێ ئاماژەیە لە سەرەتای ئەم ساڵەوە 309 کەس لە زیندانەکانی ئێران لە سێدارە دراون کە بەشێکی بەرچاویان لە هەردوو پێکاتەی کورد و بەلوچن. کامیلا هەریس جێگیری سەرۆکی ئەمریکا بە فەرمی بووە کاندیدی پارتی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە 5 تشرینی دووەمی ئەم ساڵ و تێدا ڕوبەڕووی دۆناڵد ترامپی کاندیدی کۆماریەکان دەبێتەوە. لە ئێستادا کامیلا هەریس بووەتە یەکەم ژن لە نژادی ڕەشپێستەکان لە مێژووی ئەمریکادا کە بەربژێری فەرمی پارتێکی سیاسی بێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی. دەزانرێت هەریس لە خێزانێکی کۆچبەر لەدایک بووە لە نێو دام و دەستگای سیاسی و یاسایەکانی کالیفۆرنیادا بە چەندین پۆست و ڕۆڵدا تێپەڕی تا بووە یەکەم ژن کە پۆستی جێگیری سەرۆک بەدەست بهێنێت. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکان. هەر شاد بن.